سڵاو هاوڕێیاندا بە ئەمینتان لەگەڵ چەنالی دابانی یونیڤەرسە بدونێ شەو لە سینەما تەماشای فیلمی مایکڵم کرد کە باسی ژیانی مایکل جاکسن دەکات پاش ئەوەی کە غەڵەتم ساڵی 2009 کە دەمریتن و خەڵکێکی زۆر لەسەر ئەوەی کە دنیا تووشی ماتمینەکی گەورە بوو کە ئەو یەکێکە لەو وەکو بڵێن شای گۆرانی پۆپکە مرد ئەویش کە بە دەرمانی پرۆپۆفۆل ئۆڤەردۆس مرد لەبەر ئەوەی تووشی ئیدمان بوو لەسەر ئەو مسەکینانەی بە حکمی ئەوەی چەند جارێک تووشی هەندێک حادیسە بوو لە کاتی دەرهێنانی مەسەلەن ڕیکلام بۆ شەریکی بەپسی کاتێک پرسی دەستێ و سەری دەستێ یان جارێک بەردەبتەوە کە پشتی ئەزێتی دەخواتن لەسەر مەسرح ئەو شتان هەمووی لێ دەکاتن کە موسەکین زۆر بەکاربین و لە هەمان کاتدا ئیدمان بکات لەسەر موسەکین و ئەو لایفستایلی کە دەیبیتن طبعاً هەرایەکی زۆر لەسەر ئەو فیلمە دروست بوو فیلمەکە لە ڕووی دروستکردن و لە ڕووی شێوازی نوانی وەزاکەم ئەمن دەتان پێتان بڵێم یەکێکە لە فیلم هەرە باشەکانی بایۆگرافی و خاستە میوزیکال بایۆگرافی کە دیتم مقارنە مەسەن بە بۆهیمان ڕاپسدی یان ڕۆکێتمان یان ئەو فیلمانەی کە باسی زۆربەی و گۆرانی بێژانە دەکەی کە پێشتر دیتم چکە بە حکمی ئەوەی هەمن بەخۆم زۆر حەزم لە فیلمی میوزیکال ئەوزە فیلمەکە تروستۆری بیان تروستۆریش نەبی هەر فیلمێک میوزیکال بێ شێتیمە بەس فکرەکە لێرە چییە لەسەر فیلمی مایکل کە ئەو هەرا و بەزمێ ئەوە کردیە پاشەوەی کە فیلەکانی جێفری ئێپستین بڵاو دەبتەوە ناوی مایکل جاکسنی زۆر تێدا دەبیتن و خەڵک زۆر دووبارە ئەو مۆزوعی دەکاتەوە و زایدەن خۆی لە درێژایی مێژوو ژیانی مایکل جاکسن چەند کەیسێکی زۆر هەبوو لەسەر ئەوەی کە کابرا پیدۆفایلەوە کابرا کە ئەو جێی داناو کە بەناوی نێڤەرلاند ئەو ماشنە گەورەی کڕیانی ئەو قەسرە گەورەی کڕە کە ناوی لێنیان نێڤەرلاند کە پڕ بوو منداڵی داوت دەکرد و لەو شتانە و ئەو نێڤەرلاندەش ناوەکی لە ئەوەی هاتیە لەو جێی کە پیتەرپان ئەو کەرەکتەرە خەیاڵەیە کە زۆربەتان لەوانەیە بە ئەفلام کاتۆیان بە فیلم دیتان بە فیلمیش هەبوو چەند ساڵێک پێشتا دەرچووکە ئەوە هیو جاکمن لەوێ دەبینی کە ناوی پان بوو فیلمەکە بەس فیلمەکە زۆر نەزاحەتێکی وای نەهێنا ئەوجا لەسەر ئەو ئەساسی کە لەبەرەوەی مایکل جاکسن لە منداڵیەوە لە ئایلەی جاکسن 5 کە بابی جۆزف جاکسن کە ئەو هەوڵی داوە بە هەموو نوعک لە نوعکە ئەو خوشکبرایانە بە نوعک دروست بکاتن کە ببنە باندەکی بەقۆت لە ئەمریکا و لە هەمان کاتیشدا باوکی زۆر تونند و ڕق بۆ لەگەڵی و وێ لێکردو بە هیچ شێوەیەک لە شێوەکان منداڵی خۆی نەدیتبی یان ئەوەی نەکردبی نەژیابی ئەوجە بۆیە ئەوەی لێ دێتن مایکل جاکسن دەبتە کەرەکتەرێکی زۆر یونیک لە زۆر ڕۆکە لەو مقابلانێکی هەیە باز دەکرێت کە دەڵێ من بە تەواوی زۆر حەزم لە ئەوەی یارمەتی منداڵ دڵمەگە منداڵ هەڵسم و کەوت بکەم و ئەو شتانە لەبەرەوەی من منداڵی خۆم نەشێمە طبعاً ئەوەش بیتە دوو زەمسەرەکەیە کە زۆر باسی ئەوەی دەکەن کە مایکل جاکسن بە تەواوی پیدۆفایل بوو بە تەواوی لەبەرەوەی ئەو ترۆمایانەی بەسەر هاتووە ئەو مشکلانەی بەسەری هاتووە لە منداڵی هەمووی تەسیری لە شخصیەت و لە کەسایەتی مایکل جاکسن کە بێتە ئەو کەسێک کە بە تەواوی حەز بکاتن تعدا لە منداڵی کچکە بکاتن پێش ئەوەی بالغ ببن و خاستە بە تایبەتی کوڕ ئەو شتانە بوویتە دوو زەمسەر خەڵکێکی زۆر باوەڕی بۆ موامرە هەیە و خەڵکێکی زۆر هەیە دژی ئەو موامرەیە بەس ئەگەر تەماشای هەردوو لای بکەی و بە مەنطق بیری لێ بکەیەوە زیاتر بەرەو مێری ئەوەی دەڕووی کە مایکل ڤیدیۆفایل بووە خاستن بە حکمی ئەوەی کە ناوی لە زۆر فایلی جێفری ئێپستین هەبوو وەلەو ئەو نەزەرەکەی تر ئەو جەمسەرەکەی تر دەڵێن ئەو ناوی لە جێفری ئێپستین هەبوو بۆی ئەو وەکو حمایەتێک بووە بۆ ئەو منداڵانە بۆی جێفری ئێپستین نەیباتە ئەو جەزیرەی کە سان جێمسە نازانم چێناوی جەزیرەکەی کە منداڵەکان نەباتوێتە لە بەرەوەی مایکل جاکسن وەکو گاردیەن ئێنجڵێک یانی ئیشکردیەکە منێڵی منداڵەکان مستەوێندەر بەس بە ئەگەر بە لۆجیک و بە منطق فکر لێ بکەوە هەتا حەدەکی زۆر بەرەو ئەو دایرەکشنەی لە ڕۆی کە باوەڕ بکەیت کە مایکل پیدۆفایل بووە من خۆم ڕێی خۆم ناڵێم لەسەر ئەو مۆزوعە بەس ئەم لای من ئەم بخۆم لەوتیە کیفم بە مایکل جاکسن هاتی و حەزم لە زۆر لە گۆرانیەکانێتی حەزم لە ستایلی شێوازی گۆرانیەکانێتی بۆیە لای من ئەگەر پیدۆفایل بی پیدۆفایل نەبی زۆر ئەوە ناکەم ینی ڕێی زۆر مینیە بەلامەوە ڕاستە لەوانەیە پێم ناخۆش بووین نەفەری زۆر هەیە کە شەوە کە پیدۆفایل بۆ زۆر ڕقمەی هەستایە بەس بەنسبەت مایکڵی لەبەرچی بە حکمی ئەوەی کە ئەمن لە منداڵیەوە کە زۆر حەزم لە گۆرانەکانی بووم و زۆر معجبی بوویمە لەوانەیە هەندێک نەرمیەکم هەبی بەرامبەری بەس لە هەموو کاتیشدا من دائیمەن یەک نەزەرێ و بیر و باوەڕم هەیە دائیمەن حکوم مەکە لەسەر هیچ کەسێک بەبێ خۆت تووشی ئەو زوروفە نەبی یان بۆ زوروفە تێبەڕنەوەی دروست گەورە ینی ئەو کەرەکتەرە بەناوبانگە عالەمیانە خەیاڵیانە ئەوانەی ئەتا ئێستاش بە ملیاران خەڵک دیان ناسی و خەڵک نییە نیان ناسی ئەوانە ژیانیان زۆر فەرقی لەگەڵ ژیانی خەڵکێکی ئەتیاد لەوانەیە ئەتو گەورەترین خەون بۆ تو ئۆبی کە بتوانانی سیارێکی باش بکری ئەو لاوی ئەو هەرمۆزۆنیە لەوەی گەورەترین خەونەوەی بستە مەطعەمێکی ئەتیادی هەمبەرگەرێک بخوا بەبێ کەسی زعجی بکە کە ئەو شتە زۆر سادە و بەسیتە لای تو ڕۆژێ تاین 200 جار ئەو شتە بکەی بۆیە کۆنسێپت و پرسپێکتیڤی وان بۆ ژیان لەگەڵ ئیتو زۆر فەرقی و زایدەن ئەو زروفانێکە پێی تێپەڕبوونی و یان
بەچ حدێک کە باوکی مەسەڵەن بە تەواوەتی ئیستیغلالی ئەو کوڕەی کردووە وەکو جیهازێکی پارەی ATM دۆشیتی یان وەکو مانگایەک بە تەواوەتی دۆشیتی ئەتا بتوانێت ئەتا ئاخر دەقە هەوڵ بداتن پارەی لێ دەربینیتن ئەتوو بەو ژیانە تێپەڕ نەبووی خاستن لە تەمەنێکی زۆر بچووک باوکت ئەو هابی و توندیش بی و ڤایۆڵنتیش بی یعنی لێت بداگەر بە قسەینێکی و لەمان کاتیشدا هەندێک شتەیە کە نازانم تا چ حەدێک ڕاستە دەڵێن باوکی فترێک لە فترەکانی ژیانی مایکل جاکسن ئەسڵەن چارەسەری هۆرمۆنی دەداتی بۆی دەنجی لەبەرەوەی بە منداڵی کە دەنجی هەندێک نەرم بووە بۆی بەناوبانگ بوو بۆی دەنجی گڕ نەبیتن کە پاشەوەی مراهق دەبیتن و بۆی ئەوەی لەدەست نەداتن ئەو هایپەی کە هەیەی هەموو خەڵک دەیناسیتن لە باندی جاکسن 5 بۆیە ئەگەر ملاحەزە بکەیان ئەگەر جێبدێ دەنگی مایکل جاکسن دەنگیشی هەندێک نەرمە لە چاو ئەوەی لەبەرەوەی بە منداڵی 100% ئەو عیلاتی وەرگێتیەوە حتا بە منداڵیش کە زۆر گاڵتەی پێ دەکەن کە پێی دەڵێن کەپوت گەورەیە و زایدەن ڕەشپێس ئەگەر ئەلمیەفکی لێ بکەوە ڕەشپێس هەیکەلی دەموچاو و لێ و سەر و دەست و ئەوانەیان تەبان لە سپیپێس گەورەترە خۆی ئەوە میوتیشنی ینی نەک ئیڤولوشنی یان هەر ئەو بخۆی مرۆڤایە ئەو حتا چەند عملیاتێک دەکات بۆی دەموچاو و لوتوانێکس کە تر کاتەوە بۆی زیاتر پێشان بداتن ئەو ترۆمانێک کە بەسەری هەبوو زیاتر زاڵبی یان مونی بکاتن کە تووشی بووە بۆی ئەو فیلمە لەو کۆنسپتانە ینی ئەوانەی کە بۆم باسکردوانە وەکو معلومات ئامەچی بەس ئەو فیلمە تۆزێک جیاوازە لە بەرچی بینەوە سەر فیلمەکە چونکە ئەو فیلمە باسی ژیانی میوزیکەڵی مایکل جاکسن دەکات بە تەواوەتی نە باسی ئەوی دەکات یعنی ئەتا حدەچی کەمیش باسی ئەوی دەکات باوکی چەند خراپ بۆ لەگەڵی و زایدن لە چەند مەشهدێک و باوکی چەند هەوڵی دا و ئیستیغلالی بکە ما باقی هەمووی باسی ئیستعراض و باسی لایفستایلی مایکل جاکسن دەکات کە چۆن بەو مەرحەلانەی ژیانی تێپەڕ بووە کە ئەو مەسەڵەن ئەو هەموو گۆرانەی دەرکردووە کە ئەوها بەناوبانگ بووە کە ئەو هەموو خەڵک خۆشەویستیوە ئەو شتانە حتا باسی ئەوش ناکە مەسەڵەن ژیانی خۆشەویستی خۆی مەعزبی چێ بووە یان لەگەڵ چێ بووە باسی هیچ مەشاکلەکانی مایکل جاکسن ناکە باسی فترەی کەمی ژیانی مایکل جاکسن دەکاتن لەو فترەی کە منداڵە گەورە دەبی بەناوبانگ دەبی کە شێوازی ئیشکردنەکەی چۆن بۆ چۆن مەسەڵەن عەقدی کردە لەگەڵ شەریکەی چۆن یەکەم جار بوویتە یەکەمین گۆرانبێژی ڕەشپێس لە ئەمریکا کە کلیپی بیلی جین لە قەناتی MTV بەناوبانگی موسیقلی ئەمریکی بڵاو بووتەوە ینی باسی ئەو شتە باش و خۆشانە دەکاتن باسی ئەوەی ناکاتن کە مایکل تووشی ئەو دەنگویانە لەسەری هەبووە یان مەسەن چەند قەزی هەبوو لە محکمە لەسەری کە پارەی دایە بەس بۆی قەزیەکەدا بخرێ یان لە نێڤەرلاند چۆن تەعاملی کردووە لەگە منداڵ لەو مقابلانێک کە دەبینی مەسەلەن منداڵ هەیە لە کۆشیتی دەستی لەناو دەستێتی و قسە دەکاتن و دەڵێ من بۆ خراپم لەگە منداڵیان ئەو قسانە لەسەر من دەکەن کە من تعدا لە منداڵ و شت دەکەم باسی ئەو شتانە ناکە و حتا باسی ئەو لەو فترەی کە مناڵە لە نەکە لەدایکیش دەبی کە لە باندی جاکسن 5 ڤیدیاتەکەی باز دەکات تا ئەو دقەی کە پێستەکەی بە تەواوەتی کە نەخۆشی ڤیتیلایگۆی هەیە کە ئەوانە پێدەن بوو حەق نەبوون بە عەرەبی کە ئەوانە بەرەبەرە میلانینی چەند لەشیان بە تەواوەتی سپی دەبیتن ینی هەندێک بەشی لەشیان خانەکانی پێستی کە شتێکی تێدا میلانین کە ئەو مەسئول لەسەر ئەو ڕەنگە ئەو ڕەنگەکەی لەدەست دەداتن و ڕەنگی بەرەو سپی بوون دەڕوە حتا دەبێتە دوو ڕەنگ خەڵکی وامان زۆر بینیوە بەس ئەو دوای ئەوە غەڵەت نەبم زیاتر دەرمان وەردەگرێتن بۆی ئیندیوسی ئەوەی بکاتن ئەو نەخۆشی یان زیاتر بڵاو تۆ بۆی بە تەواوەتی ڕەنگی بتەیەک پێستی بتەیەک ڕەنگ ببورن لەو کاتەوە فیلمەکە ینی وەکوتم لەو کاتێک کە لە جاکسن 5 منداڵ لە باندەکە باز دەکاتنە تاو دقەی کە دەبتە سپی پێست گۆرانی باد دەڵێ لە کۆنسێرتێکی کۆنسێرتە بەناوبانگەکەی لەندەن یا ئەلبومی باد هەر باسی ئەوەندەی دەکا و باسی ئەوەش دەکا کە ستۆریەکەی بەردەوامە ئەوەی بڵاو دەبتەوە بەشی دووەم بڵاوی دەکەنەوە یان ئەوەی نازانم چونکە خاستن ئەوەی کە ڕۆڵەکەی بینیوە ناوی جعفەر جاکسنە کە برایزای خۆیتی باسڵ باوکی غەڵەت نەبم ئەویان ئیسلامە یەکەچیان برایکی ئیسلامم وزایدن ئەو دەنگویانە بڵاو بوویتەوە کە دەیانگووە مایکل جاکسنیان کوشتیە لەبەر ئەوەی وەخت خۆی چونکە پێش ئەوەی بمریتن ئاخر تووری بڵاو دەکاتەوە کە تەبرین دەکات لەو تووری پێشەوەی توورەکە دەست پێ بکاتن مایکل جاکسن دەمری کە ناوی this is it ینی ئاخر تووری دەبیتن و پاشەوەی کە شەریکەکە هەموو تیکی دەفرۆشی و مایکل جاکسن دەمری غەڵەت نەبم 140 بۆ 145 ئەو خەڵکی کە تیکیتەکەی کڕیە داوا لە شەریکە ناکە پارەکەی بگەڕێنەوە تیکیتەکەی هەڵدەگری بۆ خۆی وەکو یادگاریە کە ڕۆژێک لە ڕۆژان چانسی ئەو بستە کۆنسێرتی مایکل جاکسن بەس مایکل جاکسن دەمریتن بە ئۆڤەردۆزی پرۆپۆفۆل و زایدەن چی پێ دەڵێن هەڵی دەگری وەکو سوڤینێرێک وەکو میمۆری ڕاستە ئەو زانیارانەی کە بڵاو بیتوە لەسەر فیلمەکە یان لەسەر ئەو شتەی کە لەسەر مرنەکەی کە ئەویش هەندێک موامەڕی زۆر هەیە کە دەڵێن کاتی خۆی پێشەوەی چکە لە فیلمەکە باس ناکە لە فیلمەکە بەس دەڵێ هەتا دەڵێ چیرۆکەکەی بەردەوامە لێرەوە چکە ئەو کاتێک کە پێشەوەی بمریتن وەزئی زۆر خراپی چکە پشتیوانی وەختی تەمەنی لە 50 ساڵەکانە کە تەمرین دەکاتم بۆ ئەوەی ئەو توورەی کە وڵ توورە بەناوبانگی کە بەناوی this is it
لەوێن دەروابزان بەر لە پرۆپستی ئەزێت دەخوا زیاتر پێویستی بە موسەکینە داوا لە دکتۆرەکەی دەکا کە پرۆپۆفۆلی بداتێت کە پرۆپۆفۆل هاتن لە ساڵەکانی عملیات بکارێ ئەوەندە ئەوەی بەقوتە مخدر و موسەکین و ئەوانە جورعاتی زۆری دەداتێ بۆ ماوەی زۆر وازی لێ دەین و مەشغوڵی شتی تر دەبیتن حتا کە ئەو تەلەفۆنە بەناوبانکەی دەکرێت کە ڕیکۆردکرا بۆ 911 کە دەڵێ پیاوەک لە تەمەنی ئەوەندێ ئەوەیە و ئەوەی خۆی لەدەستدایە و ناتوانین CPR-مان بۆ کردی و نازانم چێ و مردووە و نهاتۆ ژیان. Listen. Fire paramedic 33, what is your emergency? Yes, sir. I need an ambulance as soon as possible, sir. Okay, sir. What's your address? It's 100 North Carrollwood Drive, Los Angeles, California, 90077. You said Carrollwood? Carrollwood Drive, yes. Yes. Okay, sir. What's the phone number you're calling from? Okay, sir. And what's the problem? Tell me exactly what happened. Sir, we have a gentleman here that needs help, and he's not breathing yet. He's not breathing, and we're trying to pump him, but he's not. Okay. Not breathing, sir. Okay. How old is he? He's 50 years old, sir. 50. Okay. He's unconscious. He's not breathing. Yes, he's not breathing, sir. Okay. And he's not conscious either. He's not breathing. He's not conscious, sir. Okay. All right. Do you have him? Is he on the floor? Where's he at right now? He's on the bed, sir. He's on the bed. Okay. Let's get him on the floor. Okay. Okay. Let's get him down to the floor. I'm gonna help you with CPR right now. Okay. We need him. We need a. Yes, we're already on our way there. We're on our way. I'm gonna do as much as I can to help you over the phone. We're already on our way. Did anybody see him? Yes, we have a personal doctor here with him, sir. Oh, you have a doctor there? Yes, but he's not responding to anything. No, he's not responding to CPR or anything, sir. Oh, okay. Well, we're on our way there. If your guys is doing CPR and you're instructed by a doctor, he has a higher authority than me, and he's there on scene. Okay. Did anybody witness what happened? No, just the doctor, sir. The doctor's been the only one here. Okay, so the doctor see what happened? Doctor, did you see what happened, sir? Sir, you just, if you can please. We're on our way. We're on our way. I'm just passing these questions on to my paramedics while they're on the way there, sir. Thank you, sir. He's pumping his chest, but he's not responding to anything, sir. Please. Okay. We're on our way. We're less than a mile away. We'll be there shortly. Thank you, sir. Thank you. Okay, sir. Call us back if you need any help. Thank you. Yes, sir. ئەوزە پاشوی لە محکەمەی بڵاو دەبتۆ وازم دکتۆرەکەش دەگیری غەڵەت نەبوو 2 ساڵ لە بەروی ئیهمال بووە لە بەروی موسەکینێکی وا بەقوتی دایتە یەکسوکە ئەو موسەکینە بەقوتانە ئەو مخدرە بەقوتانە ئەوە دەبی لەژێر متابعە بیدرێت یان دکتۆرەکە بەردەوام لەوێن دەربی بۆی هەشتێک ینی مەسەن لێداین دڵی خاو بۆ لێداین دڵی سەرێ بوو یان دڵی وەستایان هەر مشکلێک لە مشکلەکان دەستمی ڕووداتن چکە لەژێر زیاز مەسەلەن یەکسەر بۆی تەداخل بکاتن و بتوانانی کۆنتترۆلی بکاتن بەس لەوێن دەر بۆ ماوەچی تقریبا 45 دقیقە ساعتێک پاش ئەوەی کە لێ داتن هەبەجێ دڵی لە ماڵەکە دەبی بەس لەوێن لایبی نابی ئەوەی لێ دێتن مایکل جاکسن بەتاواتی ئاگای لە خۆی نامێنێتن و دەمریتن ئەوجە بۆیە ئەو چیرۆکانە هەمووی دەڵێن موامەڕێ و زۆر موامەڕە هەیە دەڵێن کە بە ئەنقەس کوژراوە لە بەروی ویستێتی ببتە ئیسلامیان ویستێتی شتێک بڵێتن لەو تووری ئەخیری هەمووی ئەوانە دەنگۆنە هیچی ڕاست نییە وەکو ئەوی جێفری پستین کە دەڵێن ناوی لەوەندەی هەبووە ئەویش لەگەڵ وی بەشدار بوو هەندێکی دەڵێن بەشدار نەبوو یان دەڵێن بۆ خۆی ئەسڵ پیدۆفایل بوو یان دەڵێن پیدۆفایل نەبووە بەس ئەوەیە کە ئەوانە هەموو هیچی ئەو شتانێک کە باسکرا ئینکار لەوەی ناکەن کە یەکێک بووە لە هەرە کەرەکتەرە بەناوبانگەکان کە ئەتا ئێستاش گۆرانیەکانی کە بەخۆی نزیکەی 70 ساڵەمەدی ئێستاش گۆرانیەکانی زۆرترین ئەوەی هەیە لە ستریمینگ سرویسەکان گوێگرتنی هەیە کە ئەو کات کە گۆرانی دەگۆ ستریمینگ سرویسانە هەر نەبوو جووری نەبووە ئێستاش هەر یەکەمە لە زۆربەی ئەو گۆرانی بێژانێکی ئێستا خۆیان کوشتیە بۆی بتوانن ئەسڵەن دووەم سێم و مەسەلەن یەکەم بن بۆیە ئەو کەرەکتەرە بە تاواتی دووبار ناوتۆ شتێکی تایبەتە یونیکە و بە بجدی کە پێدەن کینگ ئۆف پۆپ یانی شای پۆپ بە بەلاش ناگۆترێ و خاستان ئەمن معجبی چی شتەچیمە ئەو کابرایە زۆر ئیستاڕازیە من بخۆم باوەڕم بە یەک نەزەرێ خاستن لە گۆرانی بێژی ئەزنەبی واز لە عەرەبی کوردی بینێ گۆرانی بێژی ئەزنەبی ستایلەکەی وایە مادەم ئەمن پارەم دایتی یەکێکی چوومە کۆنسێرتی ئەم حەزم لێن یە کابرا و کاتم سایری بە موسەقفیدا بنیشی گۆرانیم پێ بڵێ ئەم چوومە ئینجۆی بکەم هەم لە گۆرانیەکە هەم لە دەنگەکە هەم لەو شۆی کە پێشکەشم دەکرێت بۆیە ئەو کابرا شۆمانەکی ینی عەجایبی سەر ستێج بوو ینی ئەوەی بەوی دەکرا ئەوی هەوڵی دەدا بیکە ئەتا ئێستا خەونیشی پێنابینێ فکری لێ بکات و ئەسڵەن فکری لێ بکات و نەک بیکاتن چکە ئێستا بڕۆتانشی هەموو ئەو شوێنانەی بکە ئەو ماستەر پیسانەی کە لە شۆیەکان لە یوتیوبی بنووسە دەبینی کە چ شتێکی تایبەتی کردێ مەسەلەن جارێک لە ئاسمانی دادخوای دەچۆ ناستری جارێک لە بنعەلی جارێک نازانم چ ینی هەموو جارێ شتێکی دەکرد تازەتر لە جارەکانی در بۆیە ئەوە هەر ڕای خۆم بوو هەم لەسەر فیلمەکە و هەم لەسەر ئەو زانیارانەی لەسەر مایکل
بۆیە لایک یددیوەکە لە بیرمەکە لەگە سبسکرایبی چناڵەکە خواتان لەگەڵ